بەرنامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی جیهانی پەرستاری و لەم ڕۆژەیە ئەمانەوێت لەگەڵ بەرپرسانی سندیکاکانی کارمەندانی تەندروستی لە هەرێمی کوردستان لەگەڵ پەرستارە بە ئەزمون و دێرینەکانی کوردستانە قسە بکەین، هەم باز لە گرفتەکانی بەردەم کاری پیشەی پەرستاری بکەین و هەم باز لەو خزمەتانە بکەین، باز لە گرفتەکانیان بکەین، باز لە ئیتر ئەوەی کە هەیە لەم ڕۆژەیە ئێمە قسە و باسی لێوە بکەین. با خۆشحاڵیەوە ئەمڕۆ کۆمەڵێک میوانی ئازیزمان هەیە. یەکێک لە میوانە ئازیز و خۆشەویستەکانمان کاک هەڤاڵ یاسینە وتەبێژی سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان لە قی سلێمانیە، هەروەها خاتوو ئەمیرە عەبدوڵڵا کە پەرستاری بە ئەزمون و دێرین ئەتوانین بڵین، هەروەها کاک شێروان حەمە ساڵح لە پسراوی لقی هەڵەبجەی سندیکای کارمەندانی تەندروستیمان لەگەڵا بێت و هەروەها لە هەولێریش کاک محەممەد عەبدولقادر پەرستار بە هەمان شێوە پەرستاری بە ئەزمون و دێرین کە ئەمڕۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. زۆر زۆر بەخێر بن هەموو لایەکتان، سپاس بۆ ئامادەبوونتان، زۆر خۆشحاڵین ئەمڕۆتان لێ پیرۆز بێ. سەرەتا ئەچمە هەڵەبجە بۆ لای کاک شێروان حەمە ساڵح وەکو لێ پسراوی لقی هەڵەبجەی کارمەندانی تەندروستی کوردستان لقی هەڵەبجە کە ئەمڕۆ لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. کاک شێروان سڵاو لێ بێت و بانیت باش ئەمڕۆ لە جەناب و لە تەواوی پەرستارانی جیهان و هەرێمی کوردستان بە تایبەتی پیرۆز بێت. پێم خۆشە یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم، بەڕاستی لە ئێستەیە کە باسی هەر ئیشەکەکەی یاخود باسی هەر مهنەیەکەکەی یەکسەرە بە باسی دامەزراندن بکەین لەگەڵیانەوە. لە ئێستەیە ئەم دامەزراندنەش لە هەرێمی کوردستانە نییە، ڕاگیرە بە بۆنەی قەیران و بە بۆنەی بارودۆخی داراییەوە. ئێوە وەکو سندیکا، وەکو بەرپرسانی سندیکا و یەکەم کەسن کە ئێوە پەیوەندی ڕاستەوە خۆتان لەگەڵ پیشەی پەرستاری و کارمەندی پەرستاریە هەیە، لەم لایەنەوە چیتان کردووە؟ یعنی بۆیە بەم پرسیارش دەست پێەکەم لەبەرەوەی حەزەکەم جوابێکم دەست بکەوێت و ئەو پەرستارە ئازیزانەی کە تا ئێستا چەندین ساڵە خزمەتەکەن بە تەمای ئەو ڕۆژن کە ڕۆژێک لە ڕۆژان دابمەزرێن، چیتان کردووە وەکو سندیکا؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میێرەبان، سڵاو بۆ بەڕێستان بەهێنێ ملایەکتان باش. ئەمڕۆ 12/5 ڕۆژی جیهانی پەرستاران پیرۆز دەکەین لەسەر جەم کارمەندان و پەرستاران و کارمەندانی تەندروستی وەسڵاوی تایبەتیمان هەیە بۆیان و دەستی ماندووبوونیان دەگوشین. پەرستاران ئەو توێژە گرنگەی تەندروستین کە لە ناوەندەکانی تەندروستی زۆرترین ئەرک و ماندووبوون ئەکەوێتە ئەستۆیان، وەیش کاتیش بێبەش نەبوون لە گیانبەخشین و قوربانیدان. لەبەرەوەی پەرستاران و کارمەندانی تەندروستی لە سا ئەتوانم بڵێم هەشتای ناوەندەکانی تەندروستی پێگەێنن ئەو ئەرکە پیرۆزە زیاتر دەکەوێتە ئەستۆیان بۆ خزمەتکردنی نەخۆش و هاوڵاتیان. بەڵێ دیارە لە ساڵی 2013ەوە دامەزاندن بە شێوەیەکی گشتی لە سەرجەم فەرمانگەکان داوەستاوە، فەرمانگە حکوومیەکان بە تایبەتی لە وەزارەتی تەندروستی لە سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و لەگەڵ ئەوەی شتا بە بەردەوام خانەنشینی پەرستاران و کارمەندانی تەندروستی و چین و توێژەکانی کە لە موچەخۆر هەبووە. ئەمە وای کردووە کە کلێنێکی زۆر گەورە ناوەندەکانی تەندروستی دروست بکات و زیاتر و زیاتر فشار بۆ سەر کاری پەرستاران و ئەرکە پیرۆزەکەیان دروست بکات. ئێمە شۆک و لەقی هەڵەبجەی سندیکای تەندروستی کە دوێنێ بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە دەستەی باڵای سندیکای کارمەندانی تەندروستی باوەشی لەقی هەڵەبجەمان سندیکای کارمەندانی تەندروستی بەراسیمێکی گەورەی بۆ یادی ڕۆژی پەرستاران لە هەڵەبجە کردەوە. باشە، بەڕاستی دەورێکی کاریگەری هەبوو کە تێیدا نەقیبی سندیکا یاداشێکی ئاڕاستەی. کاک شیروان باسی بابەتێکی باشت کرد کە ئەویش ئەوەیە کە پارێزگای هەڵەبجە، یعنی ئێمە پێشتر هەڵەبجە وەکو قەزایەک مامەڵەی لەگەڵاکرا، بەڵام ئێستا بووە بە پارێزگار. هیچ گۆڕانکاریە کراوە لە ڕووی هەم سندیکاکەی خۆتانەوە هەم لە ڕەنگە لەمە دووە هەڵەبجە زیاتر پێویستی بە دەستی کار بێ یاخود زیاتر پێویستی بە
ئەو کەسانە بێت کە لە بوارە تەندروستیەکانە بە تایبەت پەرستار لە نەخۆشخانەکانە کار بکەن. ئێوە هیچ هەنگاوێکی نوێتان بەدەستەوەیە لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە بیگرنە بەر؟ بڵێ وەکو ئاماژەم پێیا بەڵێ دەستەی باڵای سندیکای کارمەندانی تەندروستی یاداشێکیان ناڕەسێ حکوومەت و وەزارەتی تەندروستی و خودی وەزیر کرد کە بە خۆشحاڵی وەزیر خۆشی ئامادە بوو لە یادەکەدا. یاداشەکە چەند خاڵێکی لە خۆی گرتە بوویەکی لەو خاڵانە دامەزاندن کە بکرێتەوە دەرگای دامەزان بکرێتەوە بەڕووی پەرستاران و کارمەندانی تەندروستی کە ئەو بە زەرورێتێکی زۆر پێویستە لەسەر جەم ناوەندە تەندروستیەکان. و یەکێکی لە خاڵەکانی کە ئەوە بوو کە هاوتاکردنی دەرماڵەی کارمەندانی تەندروستی هاوشێوەی نەخۆشخانە و سنتەرە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی لە حکوومەتی ناوەند باشە کە ئەوان ێستا دەرماڵیان لە ساهشتایە و دەرماڵی لە لای ئێمە تا ئێستا لە ساپەنجایە. جگە لەوان کۆمەڵێ ئیمتیازیکیان هەیە بەڵام بەداخەوە لای ئێمەوە تا لە ساڵی 2013ەوە ئەو قێرانی دارێ وای کردووە زیاتر پشێوی و بارگرانی بۆ کارمەندانی تەندروستی بەگشتی دروست کردووە. بەڵێ دواتر دەگەڕین و باس لەوە دەکەین کە بزانین بە دیاریکراوی کێشە و گرفتەکانیان چین و لە ڕووی پێداویستی و لە ڕووی بوجە و لە ڕووی گوزەران و ژیانێنە. بەڵام باجارێ بچینە لای ئەمیرەخان. ئەمیرەخان دێمە لای بەڕێز تۆکو پەرستارێکی دێرین کە ئەزمونێکت هەیە چەند ساڵە ئەزمون دێ لە پەرستاریدا؟ 30 ساڵ ئەزمونی پەرستاری هەیە. باشە تا چەند ئاسوودە بوویت لەگەڵ کارەکەدا؟ زۆر ئاسوودەم. ڕاستە لە سەرەتایی خوێندنما حەزم بە بواری پەرستاری نەکرد، هەمیشە حەزم لە بواری خوێندنی تدریس ئەکرد کە ببم مامۆسای بیرکاری یاخود فیزیا. بەڵام دەرفەت نەبوو لەبەرەوە پیشەی پەرستاریم هەڵبژارد پیشەیەکی زۆر پیرۆزی مرۆڤایانە. کەواتە لەی پەشیمان نیت؟ نەخێر هەرگیز پەشیمان. ناخۆشترین ئەزمونت چی بووە کە لە پەرستاریدا بەڕێت کرد بە یاخود خۆشترین ئەزمونت چی بوو بە کە بەڕێت کرد؟ خۆشترین ئەزمون ئەو کاتێک کە تۆ بە دیار نەخۆشێکەوەی لە سایی دەستی تۆ هاوکاری تۆیە شیفایەکی تام بۆ ئەو نەخۆشە بگەڕێتەوە. ناخۆشترینیان ئەو کاتانەیە کە نەخۆشێک چارەخوازێک لە بەردەستە ئەوفات ئەکاو ڕۆحی شادی ئەسپێرێت. ئەمەش ڕەنگە یەکێک بێ هەر لە پیرۆزی میهنەکە و پیشەکەیە کە هەردوو لایەنی تیانەوە تا چەند ئەتوانن هەوڵێن کە گیانی کەسێک ڕزگار بکەن بەڵام لە کۆتایشە ئەمە دیسانواکێتەوە لای قسمەت و نسیبەکە و بە دەستی خۆی زۆر باشە. کاکەڤاڵ دووبارە بە خێر بێ زۆر خۆشحاڵم لەگەڵمانای. کاکشیروان باسی لە کۆمەڵێک بابەت کرد کە ڕەنگە ئەمە بۆ تەواوی کوردستان ینی گونجاو بێ نەک تەنها بۆ شاری هەڵەبجە. جا لە بابەتێکی کاکشێروانەوە کە باسی کرد لەوە لەگەڵ جەنابتا دەست پێ یەکەم. بابەتێک هەیە زۆر گرنگە، ینی ئێستا ئێمە چەند ساڵێکە هەموو ئەو سەرچاوە داهات و بودجەکانی کە هەمانە لە عێراقەوە بەڕاستی بۆمانیەتویەتە ئەوەی کە هەمووەکو موچە هەمووەکو بودجەکە هاوڵاتیان چاوەڕێیەکەن. بەڵام جیاوازەیەکی زۆر لە دەرماڵەی پیشەی پەرستاری لە عێراقا لەگەڵ هەرێمی کوردستانە جیاوازەیەکی زۆر هەیە. هەرێمی کوردستان لە سای 50 گەر هەڵە نەبم وای عێراق زۆر زیاترە. وەکو سندیکا کە ئێوە معنیم بە پیشەکە و بە بوارەکە چه هەنگاوێکتان هەڵهێناوە لەم لایەنەوە؟ بەڵێ دەست خۆش بێت. سپاس بۆ کورسات، سپاس بۆ بەڕێستان. ئەم ڕۆژە پیرۆز بێت لە سەرجەم پەرستارانی جیهان و کوردستان بە تایبەتی و پێش پرسیارەکە حەزەکەم هەر ئەمڕۆ بێ بە دوو پیرۆزبایی وەک یادەکە و لە هەمان کاتە ئەمڕۆ سندیکای کارمەندانی تەندروستی لە سلێمانی بینای نوێی سندیکاکەن لە سلێمانی هەردووای بەرنامەکەی بەڕێستان کاژمە سعد کاژمێردە بینای نوێیەکەینەوانە کە بۆ یەکەم جارە لە سلێمانی کە بێ بە ساحێبی بینای خۆی تایسەکرێکی بووین ئەمڕۆ تاسەکرێتی بەڵێ تاوی بە ساحێبی بینای خۆمان و طبعا ئەمە بینایەکە بۆ سەرجەم پەرستاران و کارمەندانی تەندروستی ئەم شارە. ڕاستە بەنسبەت پرسیارەکە توانێت بەڵێ ئەروەڵا ئەو زوڵمەی کە لە جیاوازی نێوان دەرماڵەی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم زۆرە بەو نەهامەتی کە ئێمە هێنامان بە بڕینی موچە و بە بێموچەیی و بەو هەموو ساڵە بەو شێوازە بەڵێ هێناومانە کە زۆرێک من وا هەست دەکەم کارمەندی تەندروستی لە هەرێمی کوردستان زۆر
هیلاکتر و واجبی زیاتر بووە لە سەررجەم کارمەندانی تەندروستی سەر بە حکوومەتی فیدراڵ بۆ منە لە شەڕی داعشە بۆ منە ئەو حاڵەتانی کە بەسەرمانە هات لە وەرگرتنی ئاوارەکانە لە هەموو شتێکە بەڕاستی کامی تەندروستی لۆدێکی زۆرترمان هەبوو بەڵام بە حەقەت مافێکی زۆر کەمترمان هەیە وەکو کاکشیروان فەرمی بەڵێ دەرماڵی ئەوان بەشێکیان سڵای هەشتایە بەشێکیان بۆ منە کارمەدانی تریان هەیە سڵای ١٠ بەڵام ئەوانەی خۆمان هەمی سڵای 50 وەکو ئێمە هەموو شتێک هاوتاکرێتەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵە ڕاتەکرمانی هیچ هەوڵتان نەیەوەکە ئەگەر هاوتاشی نەکەن تۆزێک نزیکی بکەنەوە ینی داوا لە عێراق بکەن لە حکوومەتی ناوەند وەکو لە قیسلێمانی من بیرمە بەڕێز کاک دوکۆڕەکەوت و کاتەوەزی تەندروستی بوو پێش دروستبوونی شەڕی داعش هەر خودی خۆم لەلایەن سندیکاوانێ سەردانی هەولێرمان کرد ئەو سەردەما داوای ئەو داواکاریانەمان کرد کە هاوتاکرێتەوەە ئەو کاتە بەهۆی نەبوونی بووجە و ئەم شتانی کە لە هەرێمی کوردستانە هەبوو جوان لێ نەگرتیم بەڵام ئێستاوە ئێمە موچەی هەموو کارمەدانی تەندروست فەرمانبەران چۆتە سەر حکوومەتی عێراق زۆر شتێ هاوتای حکوومەتی عێراق کراوەتەوە لە بڕینەکانە هاوتا زوو کراوەتەوە بەڵام لە زیاکردنەکانە هیچ گوێشان ناوەتێ ئێمە ڕاستەکەی ئێمە سندیکاین ئێمە سندیکا وەکو خۆمان ئەم داواکاری بەرزەکەین بۆ وزارەتی تەندروستی نەکو ئێمە مخاطبی حکوومەتی ببوورە باڵی ناتوانن ڕاستخۆ لەگەڵ عێراق قسە بکەن نەخێر ئێمە وەکو ئێمە ڕێکخراوین ئێمە بڵین فەرمانگەیەکی تەندروستی حکومی نین ئێمە ناحکومین بەڵام ئەم دەنگا بێت لەلایەن پەرلەمانتارەکانەوە لەگەڵ سندیکای کارمەندانی تەندروستی عێراق ینی خۆ ڕەنگە لەگەڵ ئەوانە بتوانن ئەوان پشتیوانتان پشتگیریتان بکەن ئێمە سەردەمانێ بوو ئەوان کە بایکۆتی ئەم مافانی خۆیان کرد داواکاریان کرد لە باوەڕم پێ بکە وەفدێکی ئەمە چوو بۆ باشووری عێراق وەکو کارمەندانی تەندروستی پشتگیری ئەومان کرد کۆنتاژێکی زۆ باشمانێ لە بەرچاویان نەبووە وەڵڵاهی ئەوان لەگەڵمانان بەڵام ئەوانش هاوشێوەی ئێمە بە حکمەوەی کە سندیکایەکەن ئەوان ناحکومین بڕوا ناکەمەوە دەسەڵاتیان بەڵام ئێمە توانین لە ڕێگای وزاری تەندروستیەوە وەکو ئەندام پەرلەمانەکانی خۆمان لە بەغا ئەوانی کە ئەو کارمەندی تەندروستیانی کە ئەندام پەرلەمانن ئەمانە هەمووی ئێمە لەسەر خەتین کامی تەندروستیمان هەیە لە پەرلەمانی کوردستان سەرۆگلیز بووە کامی تەندروستیمان هەیە لە پەرلەمانی عێراق لەڕێ ئەوانەوانێ هەموو کاتێک بە تایبەت من جیاوازیەک نەکەین لێرە لە قیسلێمانی هەموو کاتە لەسەر خەت بۆ لەسەر ئەو داواکاری مافانە بەڵامی تر چاوەڕێشین جەبەجێکرێ ئینشاءالله زۆر باش ئینشاءالله بەڵێ کاک شیروان دێمەوە لای بەڕێزت باسێکمان لەو بوو بکە کە ئایا ئەو پەرستارانەی کە لە هەڵەبجە یاخو لە بنکە تەندروستیەکانی هەڵەبجە لەوێ کار دەکەن لە ئاست پێویستی هاوڵاتیانان بتوان پێویستیەکانی هاوڵاتیان دابی بکەن چکە وەک دەزانی ئێستا زیاترینی نەخۆشخانە و خەسخانەکان بۆ تەکەرتی تایبەت و زۆربەی پەرستاران بەهۆی نەبوونی دامەزراندنەوە دەچن لە کەرتە تایبەتەکان کار دەکەن ئێمە گرفتی بۆ ئێوە دروست نەکردووە بەڵێ دیارە گرفت لە هەموو ناوەندەکانی تەندروستی هەیە پارێزگای هەڵابجێش بێبەش نەبووە لەو گرفتە باقەت وەکو ئاماژەم پێکرد پێشتر ژمارەیەکی زۆر پەرستار و کارمەندی تەندروستی خانشین بووە ئێستا شوێنەکانیان شاغرە و ئێمە گوندمانەیە تەنها یەک کارمەندی تەندروستی تایە ئەم کارمەندە تەندروستیە دەوری چەند کارمەندێکی کە ئەبینەیە هەم خۆی بنکەکە بەڕێ ئەبە هەم خۆی پسوڵە بڕە هەم خۆی پزیشکە عیلاجە نووسێ هەم خۆی دەرمانسازە دەرمان ئەیە بە نەخۆشیانی باقەت لۆد و ئەزێتێکی زۆری لەسەرە کارمەندانی تەندروستی بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە هەستەکەم ئاماژەی پێبەم ئەرک و مادووبوونێکی هێژگا زۆریان لەسەرە ئێمە کارمەندمان هەیە لە ناوەندەکانی تەندروستی لە یەک دوو جێگا لە ناوەندەکان کار دەکەن لەبەر کەمی کارمەندی تەندروستی بۆ کارمەندانشی کە دانە مەزراون ژمارەی زۆرە توانم ئاماژەی پێ کەم نەک لە پارێزگای هەڵەبجە لەسەر چەند پارێزگاکانی کە ژمارەیەکی هێژگار کارمەندی تەندروستی هەیە ئێستا بێکارن هەتا کار بە ڕێژەیەکی کەم لە کەرتی تایبەت هەیەە و بە موچەیەکی کەم یعنی بە حقەت ئەمەش ئەتوانم بڵێم
ماساتێکە بۆ کارمەندانی شیروان تەندروستی. هیچ داوایەکتان پێشکەش نەکردو بەلایانی گەرگوێت لە من بێ هیچ داوایەکتان پێشکەش نەکردو بەلایانی پەیوەندیدار کە لەو بنکە تەندروستیانی کە بەڕێزت ئاماژت پێە کە بەیەک دکتۆرێک پزیژیەک پەرستار بەڕێوە دەبرێت هیچ داوایەکتان پێشکەش بەوە نەکردو کە ئایا بنکە تەندروستی پێویستی بە دامەزراندنی زیاتر هاوڵاتیان پێویستیان بە پەرستاری زیاترە کە بتوان خزمەت بە هاوڵاتیان و کەرتی تەندروستی بکەن؟ بەڵێ زۆر جار ینی لەتا لە سنووری بەڕێوەبەرایەتی خۆمان چەند جار نووساوە ڕاستی سەرەوە کراوە بۆ وەزارەتی تەندروستی و ئێمە ژۆک و ڕێکخراوەکان وەکو لە گەڵەبجەی سەندیکای کارمەندانی تەندروستی چەند جار گفتو کۆمان کردووە لە بەڕێوەبەرایەتی خۆشبەختانە ئەوان هاتوون بەدەمبانە و نووساو بەرز کراوەتەوە ینی باقەت شتێکە لە دەسەڵاتی ئێمە نییە ئەوەی لە دەسەڵاتی ئێمایە داکۆچیکردن لە مافی کارمەند و ئەرکی کارمەند ینی باقەت وە کارمەند ئێستاش خۆتە زانی ئەوانشی کە لە دەوامان زەحمەتێکی زۆر لەسەر شاریانە بۆ بژێوی دارایی هیچ کەسێکیان باش نییە بە قەدەوە تا ئەمڕۆ زیاتر لە 45 ڕۆژە موچە وەرنەگیراوە ینی موچە بووەتە بەڵایەک ئەمڕۆ بۆ کارمەندانی تەندروستی سەرجەم موچە خۆران ینی تۆ کە مانگانەیە ئایا هەبێ نەبێ ینی ئەمە وای کردووە لە دەروونی کارمەند و موچە خۆران ینی باقەت بژێوێ دروست بۆ لە کارەکانیانە بەڵام خۆشحاڵانە کارمەندی تەندروستی لەبەرەوەی کارەکانیان کارێکی پیرۆزە قەت گویان نەداوە بە نەبوونی بووچە و هاتنی کارەسات وەکو ئاگادارن هەتا لە دروستبوونی شۆڕژەکان و شۆڕشی نوێی گەلەکەمان کارمەندی تەندروستی پێشمەرگە ئاساکاری کردووە لەلایەک وەک پێشمەرگە و لەلایەک بۆ کارمەندی تەندروستی چارەسەری برا پێشمەرگەکانیان کردووە دواتر لە شەڕی داعشە ئەوەی کە وە دوجار ماوە تۆ سەرکەوتنەکان بەدەستیەنا کارمەندی تەندروستی بوو هەبمان بە هەمان شێوە لە هاتنی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە هەمان شێوە کارمەندانی تەندروستی بوو ئاگادارن سەرجەم فەرماگەکان هەمویان لە ماڵەوە بوون لە پشوو درێژیا بوون ئەوەی کە لە ئەرک و ماندووبووندا بوو کارمەندی تەندروستی شێوان هەر پیرۆزیەکەی ئەم کاری پیشەومێنێشەرەوەیە کە لە هەموو کاتە قورس و سەختەکانە دایمە لە بەرەی پێشەوەیان وە دایمە لە خزمەتی هاوڵاتیانان ئەگەڕێمەوە لە بابچینە هەولێر بۆ لای کاک محەممەد عەبدولقادر کە لە هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان ناویش جەنابیان پەرستارێکی بە ئەزمون و دێرینی شاری هەولێر و هەرێمی کوردستانن کاک محەممەد بانی باش و سڵاوت لێبێت ئەمڕۆ لێ پیرۆزە بۆ هیوایم کە تەندروستی زۆر باش بێ پێم خۆشە باسێکمان لەوە بۆ بکەی کە ئێمە لە ئستۆدیۆش خاتو ئەمیرەمان لەگەڵایە کە ئەویش بە هەمان شێوە یەکێکە لە پەرستارە بە ئەزمون و دێرینەکانی شاری سلێمانی جیاوازی کارکردن لە ڕابردوو لەگەڵ ئێستایە یاخود ئەزمموی پەرستار لە ڕابردوو لە ئێستاە چۆن هەڵەسەنگێنیت بۆ پێی کە جەنابەت ئەزمونێکی باشت هەیە لە بوارەکەیە و هەروەها ئەوەشم پێ بڵیت کە ئایا لە ئێستەیە ئەم پیشەیە بەرەو پێش چووە یاخود نەخێر بە بۆنەی ئەو قەیرانانەی کە هەیە تەنهاوەیە کە ئەخوێندن و خوێندویانە و لە شوێنەکە کارەکەن و ئیتر بە دوای ئەبدەیتی خۆیانە ناڕۆنم کەسانی کە لە بواری پەرستاریە کارەکەن. سوپاس بۆ ئەو دەرفەتە لە شاری هەولێری دێرینەوە دەڵێن پیرۆزە ڕۆژی جیهانی پەرستاران پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەم بە تەنیاش بە تایبەتیش پەرستارە خۆبەخشەکان کە ئەوانەیە مافیان خوراوە و ساڵانێکە خۆبەخشی دەکەن و ڕۆلێکی گرنگیان هەبووە لە پاراستنی گیانی هاوڵاتیان بە تایبەتی لە وەختی کۆڕۆنا. سوپاسێکی بێپایانت دەکەم بەڕاستی پەرستار پێشتر باشتر بوو بە ئەزمونتر بوو لەبەرەوەی ئەو چەند کۆلیجەی هەبوو کە تەخەڕوجی دەکرد تەدریبیان پێدەکردن لە نەخۆشخانەکان ڕاهێنانی باشیان پێدەکردن لە پاشەوەش یەکسەر تەعین دەکران کە تەعین دەبوو ئەویش ئەزمموی زیادی دەکرد و دەیتانی خزمەتێکی باشی بواری تەندروستی بکە. بەڵام لەو ساڵانەی دوایی خۆشبەختانە ئەمە کۆلیجێکی زۆری پەرستاریمان هەیە بە ئەهلی بە حکومی بەڵام لەبەر ئەوەی نەبوونی شوێن بە تایبەتی ئەهلیەکان ناتوانن ڕاهێنانیان پێ بکەن لەبەرەوە ئەم پەرستارانە ئەزممونیان نییە تەدریبی سەیفیەکانیان زۆر کەمە و شتێکی ئەوهایان نییە پێویستە باش کاک محەممەد ئەمە پەیوەندی بەکووە بە سندیکاکانەوە هەیە بە حکومەت چونکە نوێنەری دوو سندیکامان لەگەڵا بۆ یەکسەر گویان لێبێت و خۆشیان جواب بنەوەیانی. بەرپرسی یەکەم بەڕاستی سندیکای کارمەندانی تەندروستی خۆمانە دەستەی باڵا هەتا ئێستا
نەیتوانوە چەند ئەوەندە ساڵە لە حکم بووە کۆنفرانسێکی زانستی دروست بکە ساڵان بەداخۆمە دەبینی کۆمەڵی پزیشکانی منداڵان و کۆمەڵەکانی تر ساڵانە کۆنفرانسی زانستی دەکەن و دکتۆر و پسپۆر و کارمەند دوشتی بە توانا دێنن بۆ بەرەو پێشتری بوارەکەی خۆیان بەڵام ئێمە تا ئێستا سندیکای ئێمە دەستەی باڵا کەم تەرخەم بووە لەو ئیشا و ئێمە داواشمان لێ کردوونە وەکو هەولێر چەند جارێک بۆ ئەوەی ئەکادیمیە بکەنەوە پێشی 2 ساڵ تەقلیمان کرد با بە ئەکادیمیە بکەنەوە ئەکادیمی ڕاهێنانی کارمەندانی تەندروستی بۆ ئەوەی بتوانین بە هەمەنجی لەگەڵ ئەو نەخۆشخانە ئەهلیانە بتوانین ترێنینگ بە کارمەندی تەندروستی بکە ئێستا خۆشبەختانە ئێمە پەرستارێکی زۆری هەڵگری بڕوانامەی دکتۆرا و ماجستێرمان هەیە وەکو جارانی ئێمە احتیمات بکەین لەسەر برا دکتۆرەکان یان بایۆلۆجیەکان یان دەرماسازەکان بێن دەرسمان پێ بڵێنەوە لە کۆلیژەکانی خۆمان ئێمە ئێستا خۆمان بەڕێوە دەبین بەڵام سندیکاکەمان دەستەی باڵا بەڕاستی لەو کارە کەم تەرخەم بووە و بە مەرحەلەی دووەمیش وەزارەتی تەندروستی بەڕاستی ئێمە وەزارەتی تەندروستی داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە وەزارەتی تەندروستی بڕی پشتی کارمەندی تەندروستیە کارمەندی تەندروستی 175 زیاتری لە هەموو بوارەکانە ئێستا ئێمە وەکو جاران نەماوین بڵێ وڵا کارمەندی تەندروستی ڕێژێکی کەمی هەیە بگرە دەتوانم بڕێم لە هەرێم 100,000 کارمەندی تەندروستی هەیە نە سندیکا ئاگای لەیە نە وەزارەتیش ئاگای لەیە لە بەڵەوەی بە تەنسیق نەکرایە لەگە وەزارەتی تەختیت و خوێندی باڵا هەر مەحەدە و هەر کۆلیجە بە کەیفی خۆی مەجموعەیە وەردەگری تەخەڕوجی فێر دەکا و فڕێ دەداتە دەرەوە ئەوە شوای کردووە بەڕاستی ئاستی خزمەتگوزاری پەرستاری بچەقێ بەرەو پێش نەڕوە لێرە و لەوێ محاولات دەکرێت بەڵام تا ئێستا بەپێی پێویست نییە ئەو ئیشانە بۆ ئێمە داوا دەکەین دەگەر دەست بەکاربوونی کابینەی نوێ بەڕاستی بیرکردنەوەیەکی زانستیانە بکرێ ئەگەر وەزارەتی تەندروستی وەزیرەکەی دکتۆر بێ پێویستە جێگرەکەی لەبەر ئەوەی 175 کارمەندی تەندروستیە با کارمەندێکی تەندروستی کارامە بێ ئەوە بتوانێت بۆ ئەوەی بە ئێمە 4 ساڵی سەرمان کرد وەکی وەزیرەکەمان هیچی بۆ نەکردین نەیتوانی هەموو سندیکاکان کۆکاتەوە ئەگەر گوێویستی من بیدواتر باز لە ئاستەنگەکان و کێشە و گرفتەکانی پەرستاران دەکەین دەگەڕێم وڵات ئەمیرە خاندان دێم وڵای بەڕێزت ئەو پرسیاری کە هاوکارم کۆسار لە کاک محەممەدی کرد پێ دوایە جیاوازی چێت لە پیشەی پەرستاری لە ئێستا و ڕابردوودا ئایا ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە کاراسانی بۆ ئێوە کردو یاخود کارەکان ئێوە قورستر کردووە بەڵێ من پێم وایە پیشەی پەرستاری لە ڕابردووە زۆر بە هاو قیمەتی زیاتر بووەک لە ئێستا لەبەر ئەوی پەرستار بەکاری چالاکی خۆی و بە ئیشی خۆی ئەڵهستا بە مقابلی ئەوە با بڵین موچەی هەبوو شتی بۆ دابین ئەکرا پێویستی زۆرتری لەبەردەستا بوو لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیایە کاری پەرستاری لاوااستر بووە خۆی لە خۆیان ئەم بێبووچەی و بێخزمەتی و نەبوونی پێداویستی ئەمانە گرفتێکی گەورەی بۆ پەرستار دروست کردووە دانەمەزراندنی کارمەندانی تەندروستی بەهای پێگەی کارمەندی تەندروستی کەم کردوێتەوە کارمەندی تەندروستی ئێستا لە نەخۆشخانە تایبەتەکانە بە حسابی خۆیان وەریان ئەگرن ئیش بکەن لێەوە بەڵام مانگێ دوو مانگ ترێنینیان پێ ئەەکەن بەبێ مقابل دوای ئیان نێرنە ماڵەوە ئەمە لە بەهای کارمەندی تەندروستی کەم کردوێتەوە کارمەندی تەندروستی و ئیشی پەرستاری پێگەیکی زۆر زۆر پیرۆز و بەهایەکی زۆر گەورەی هەیە بەڵام بەداخەوە یەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان کە کەمتر خەمە لە خزمەتکردنی نەک پەرستار بەسەرجەم موچەخۆران و فەرمانبەران باوەڵین بەسەرجەم ئەوانەی کە با بڵین خوێندنیان تەواو کردو و دامەزراندن نیە ئێمە ئێستا لە نەخۆشخانەکانە فراغێکی زۆر گەورە دروست بووە بەهۆی دانەمەزراندنی کارمەندەوە بەهۆی خانەنشینکردنی ڕێژەیەکی زۆر لە کارمەندەوە نەبوونی خولی پێویست ئەوانەی کە خانەنشین بوون ئەمیرە خان هیچ خۆبەخشەکەی لە لاتان کار بکە لەوێ خۆبەخشمان هەیە بەڵام وەکو پێویست نییە ئێمە هاوکاری خۆبەخشین خۆبەخشەکانیش هاوکاری ئێمەن لەوانەیە زۆر لە فراغەکانیش ئێمە بە خۆبەخش پڕمان کرد بێتەوە لەبەرەوەی کە کارمەندی هەمیشە یەکردنیە ناچاری ئەو ئەرکە پسپێری بە کارمەندێکی خۆبەخش کە ئەویش بە هەمان شێو بەبێ مقابل هاتووە دەوام ئەکا و خۆی خستۆتە ڕوبەڕووی خطورەیەکی گەورە و بمانەوێ نەمانوێ
پیشەی پەرستاری جەنگێکی گەورەیە ئەو جەنگە خەڵک لە جەنگێکای بەرامبەر فیشەک ئەتوانێت خۆی بشارێتەوە بەڵام بەرامبەر بە ڤایرۆس و میکرۆب و بەکتریا و هین ناتوانانی خۆت بشاریتەوە سەرڕای ئەو تەسحیەی یاوە بەخۆی هاتۆ بەبێ مقابل لە نەخۆشخانەکان ئەو فراغیان بۆ ئێمە پڕ کردوێتەوە نەبوونی خول وەکو پێویست نەناردنە دەرەوەی کارمەندان بۆ ئەبدەیتکردنی زانیاریەکانیان ئەمانە هەمووی با بڵین هۆکارن باش جەنابیشت و کاک محەممەدیش لە هەولێرەوە باسییان لە تەرکیزیان زۆر لەسەر بابەتی خول و ترینین و ڕاهێنان کردو کاکە فاڵۆک و سندیکان ئەمە پەیوەستە بە ئیش و کاری جەنابتانەوە کە بتوانن خول بکەنەوە بۆ پەرستاران و ئەو ترینینانە یاخود و ڕاهێنانانەی کە هەیە یاخود لە ئەم پێشکەوتنە تازانی کە لە جیهانە هەیە ئێوە هیچ بەرنمەیەکتان هەیە کە خول بکەنەوە بۆ پەرستاران بەتای بەدەوانەی کە تازە تەخەڕوجەکەن و تازە ئەیانێ بچنە ناو پیشەکەەوە ڕەنگە لە ڕابردووە بە جۆرێکی تر بوو بێ کە خۆیان لە ناو خوێندنە ئەزمونێکی باشیان بەدەستێنە بەڵام تۆزێک لە ئێستەیە چۆنەڵێ ئەها دەستشلکردن هەیە لە خوێندنەکەشە ئێوەکو سندیکا هیچ پرۆژەیەکتان لەم بابەتانە هەیە کردوتانە بەڕاستی کاری پیشەی تەندروستی ساڵ بەدە ساڵ پێویستی بە ئەبدەیتی تازایە بە بەردەوامی چی لە ڕووی ئامێرەوە بێت چی لە ڕووی زانستی سەردەمەوە بێ ئێمە وەکو لەقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی گەورەترین خولی ڕاهێنەرمان هەیە بەبێ وەستان گەورەترین خولی ڕاهێنەر بەڵێ بەبێ وەستان تەنانەت ئەو شەهادەی ئەو سەرتیفیکەیتی کە ئێمە ئەین زۆ معتەبەرە لە هەموو خەستەخانە تایبەتەکان کارمەندێک ئەو خولی لای ئەمە بینی بەبێ بەرامبەرش هەموو کارمەندێکیش بۆی هەیە هەموو کارمەندێکی تەندروستی تازە دەرچوو بێت یاخود دامەزراوە بێ یاخود دانەمەزراوە بێ هەر چیە بێت لە ڕێی سندیکاکەی خۆمانەوانەیەت بە باشتری مامۆستا کە شاهادەکانیان سەر و ماستەرەوەن هەموو مانگە ئێمە خولی تایبەتی خۆمان بە سندیکاکەمان هەیە هۆڵی چاکمان هەیە تەنانەت زۆر لایەن کە هەن لە کەرتی گشتی بێ یاخود کەرتی تایبەت بێ پەنابن بۆ ئێمە و مامۆستاکانی خۆمانیان بۆ نێرین و ترینیان پێکەن جگە لەوە ئێمە ترینینمان بە هێزەکانی پێشمەرگەشەکەین لە هەمان کاتە بەڵێ ئێمە ینی زۆرێک لە برا پێشمەرگەکان چی لە سەردەمی شەڕی داعش کە خۆمان کۆنتاکیی باشمانە بوو تیمی تایبەتمان هەبوو لە بەرەکانی جەنگاش تیمی هەبوو لە بەڵێ بە هەر 4 ساڵەکە ئێمە وەک سندیکا بە کارمەندانی تەندروستی سلێمانی بە تایبەت ترینیکی زۆ باشمان لە هێزەکانی هاوپەیمانانشەوە وەرگرتووە چی لە فەڕەنسەکان و ئەڵمانەکان سویدەکان کاکەڤاڵ پرسیارێکم لا دروست بوو ئێوە بۆ نمونە ترینینتان بۆ کردو بۆ هێزەکانی پێشمەرگە ڕەنگە لە بەری ژەنگتا پێویستیان نەک تەنها بە تیمارکردن بێ ڕەنگە پێویستیان بە نەشتەرگەری بێ یاخود بە دەرمانی پێویست بێ ڕەنگە پزیشکیان لەگەڵ نەبێ ئەو بابەتە ئەنجامن هەوڵتان ناوەکو کۆسار ئاماژەی پێ ڕاستە خول و ڕاهێنان دەکەنەوە بەڵام ئایا بتوانن تواناکانی پەرستار بەرەو سەروتر بن بۆ نمونە لە فلەندا هەندێک لە پەرستاران دەتوانن نەشتەرگەری بچووکیش ئەنجام بن لە ئەمریکا هەندێک لە پەرستاران خۆیان دەرمان دەنووسن هەوڵتان ناوتوانەکانیان فراوان بکەن بۆ ئەوەی بۆن و لە حاڵەتێکی نەخوازراوە ئەگەر پزیشکیان لەگەڵ نەبوو بتوان خۆیان کاری پزیشکێک ئەنجام بن ئەو پرسیارە زۆر لە جێ خۆیەتی خودی خۆم کە لەگەڵ تیمەکانە بووین لە بەرەکانی جەنگ یەکێ لە ئەوەی کە دەستی گرتو بین ئەوە بوو بەڕاستی حاڵەتی وامان هەبوو دەکرا لێوێ بەعزێ شتکەین کە لە سەلاحیەتی ئەمە نەبوو بەڵام لە توانای خۆمان هەرچێکمان کردبێ کردومانە بەڵام زەرور بوو لەوێ ئێمە گیانی ئەو برا پێشمەرگەی ڕزگارکەین بەڵێ لەو سەردەمەیە ئێمە و درکمان زۆ بەوە کرد کە شتێکی تازە بوو بۆ ئێمە لەو بەرەکانی جەنگا کە تۆ کەوتیتە شوێنێکەوانێ برای پزیشکانمان لەگەڵا نەبوو ناچاری تۆ ئیشی خۆکەیت ئەوەی کە بەڕێز باسیەکە ئێمە لە هێزەکانی هاوپەیمانان کە هەمویان نێرسن لە هێزەکانە داوامەکەن توانایشی زانستی زۆر بەرزیان هەیە کە لە ئاستی پزیشکێکی ڕاهێنراوی ئەوەیە کە ئیشەکەی خۆی لە بەرەکانی جەنگا بکە هەر لەو سەردەمەیە ئێمە کۆتاکمان هەبوو کە لەگەڵ فەرمانگی تەندروستی سلێمانیە خولێکی زۆ باشمان بۆ بکاتەوانێت کە لەوەی کە زۆ زەرور بابەتی چێستی دەبوو کە بۆ برینارێک دانرێ لە خیلاری 5 دقیقە بۆ 10 دقیقە دانرێ و نەخۆشە ئەو برینارە گیان لە دەسەیات یەکێ لەوانە ئەوە بوو هەر لە ڕێی ئەو تیمانی هاوپەیمانانە ئەو خولانەمان بینی ئێمە کە ئەمانتوانی ئێمە لە بەرەکانی جەنگا بەکاری بێنین لە حاڵەتی زەرورە ئیسفادی لێ باشە کاک هەڤاڵ لەبەرەوەی کاک شێروان مەراسی موشت هەیە لە هەڵەبجە بەجێمانێ لە بۆیان لێ وەکو دوا پرسیار بچمە لای کاک شێروان باسیەوەی لەگەڵا بکەم بزانم بە حکمیەوەی کە لە
هەڵەبجەیە ئێمە کیمیابارانکردنی شاری هەڵەبجەمان هەیە هیچ تیمێکی تایبەت لە پەرستاری لە شاری هەڵەبجەیە بوونی هەیە کە تایبەت بێ بابەتی کیمیایی یاخود ئەو کەسانی کە بەرکەوتەی چەکی کیمیاین کاک شێوانەزانم زۆرە پەلێ بووە ئەتوانی بە سەریعی جوابم بیت و خۆش ئەگەر بابەتێکە هەبێ باسی بکەیت و زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان نابووی دەمبیانە. بەڵێ دیارە کە خۆتان نەزانن لە ساڵی 1970 شارە خۆشەویستی ئەمە گەورەترین تاوانی بەسەر هات بە چەکی کیمیایی ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی ئەم شارەی سڤیل بەو چەکە شەهید بنزیان لە 5,000 شەهید و دەیان 1,000 بریندار و پاشماوی ئەو چەکە تا ئێسش ماوەتەوە ژمارێکی زۆر بەرکەوتوی چەکی کیمیاییمان هەیە و بەڵام ئێمە نەخۆشخانەیەکمان هەیە بە ناوی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەم نەخۆشخانە بەسپاسەوە لەم چەند ساڵی داهاتووە زیاتر گەشەی کردووە و چەندین سپۆری تایبەتمەندی بۆ هاتووە کە مانگانە پشکنین بۆ ئەو بەرکەوتوانە ئەەکەن و چارەسەری پێویستیان بۆ ئەکەن بۆ لەسەر ئەرکی یەکێتی نیشتمانی کوردستانیش ساڵانە لە یادی 16 سێ یادی ئەو تاوانە گەورەی کە بەسەر شارەکەمان هاتووە چەندین تیم و پسپۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتووەتە ئەم شارە و چارەسەری پێویستی بۆ کردوون بەڵام ئەمە کۆتایی نییە بەقەت بەرکەوتوانی چەکی کیمیایی تا ئێسەش ئەناڵێنن بە نیشانەکان و عرازی ئەو نەخۆشیانی کە بەریان کەوتۆ بە تایبەتی زۆرینیان تووشی نەخۆشیەکانی سنگ بوون بە ڕیشاڵبوونی سیەکانیان و تاسی لە چاویان کراوە لە هەناسەیان کراوە و ئەمانە ژمارێکی زۆریان ماوە کە پێویستە ببرێنە دەرەوە و چەند ساڵێک لەمە پێشێکی لە بەرکەوتوانە کە کامیل بوو کە چاندنی سیەکانی لە دەروی وڵات بۆ ئەنجام درا وە ژمارێکی زۆر لەو بەرکەوتوانشمان ماوە کە ئێسش پێویستیان زۆر باشە بە خزمەتەوە پێویستیان بە چارەسەرە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە تا ئێستا جێی شانازیە کە پرستاران و کارمەدانی تەندروستیە لەو بوارشە دەوری دەستەکانە خۆش بێ کاک شیروان حەمەساڵە هەر ئەوانە لەگەڵ برا پزیشکەکانیان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس کۆتاییشە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەڕاشکاوانە دەورێکی کاریگەر ببینێ لەگەڵ حکوومەتی فدراڵە کە بتوانن بە هەمویان خزمەتێکی باش ئاوردانەوەیکی باش لەم شارە بکەن لەسەر جومگەکە لەسەر سێکتەرەکان بە تایبەتی تەندروستی پەروەردە ئێمەش دەنگمانە خەی لە پاڵ دەنگیەوە کاک شێوان سپاس بۆ شێوان حەمەساڵح لە پسرایلقی هەڵەبجەی سندیکای کارمەندانی سپاس بۆ ئێوەشە چەند پەیامەکەم بە تەواوی نەگەیان سپاسان لە بەرەوەی کات دەفەرم و پەیامەکە و بگەێنە بە کورتی کاک شێوان بۆی دەرفەت بین بە میوانەکانی کەشمان. بەڵێ من ئەم کۆتا پەیامم بۆ پارێزگای هەڵەبجەیە فەرموو دەستخۆشیمانە هەیە بۆ هەموو ئەو لایەن و بە ڕێزانەی کە دەوری کاریگەریان هەبووە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە هیوادارین حکوومەت و پەرلەمان و حکوومەتی فدراڵ بەڕاستی ئاوڕێکی جدی لە هەڵەبجە بنەوە چونکە ئەم شاری ئێمە تا ئێسش پێویستی بە ئاودانکردنەوەیکی زۆر ماوە لە هەموو سێکتەرەکانەوە و هیوادارین ئەم کارەی کە من داوام کردووە ئەم داواکاری من داوام کردووە داواکاری سەر جەماوڵاتیانی هەڵەبجە سنوورەکەیە و دەستخۆشوەیە بۆ هەموو لایەکتان و سپاسانەکەی. سپاس بۆ جەنابە کاک شێوان سپاس کە لەگەڵمانەوەی. کاک محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێزت گوێبیستی ئەمەی کاک محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێز دەمێ پرسیاری ئەوە دەکەم کە ئایا ئێستا پێم بڵێ حکوومەت لە کۆندا چۆن هاوکاری پەرستارانی دەکرد و لە ئێستادا چۆنە جیاوازەکان چێ لە چاو ئێستا و ڕابردوودا ئایا ئامێر و هەروەها دەرمانی پێویست لە بەردەستدا تا پەرستاران بتوانن بە باشترین شێوە خزمەتی کەرتی تەندروستی و هەروە هاوڵاتیان بکەن؟ سپاست دەکەم بەڕاستی پێشتر حکوومەتی عێراقی مەرکەزی بایەخێکی باشی بە پەرستاری دادا هەتا ساڵێک لە ساڵەکان ئەمرێکی دەرکرد هەموو فەرمانبەرێک کە تەخەڕوز دەکا خاستەن لە خوشکان دەبێت ساڵێک پەرستاری بکەن اینجا بچن دەست بەکار بن لە دائیرەکانی خۆیان بۆ ئەوەی ڕێز لە پەرستاری بژیرێ و ڕێزێکی تایبەتی هەبێ لەبەرەوەی پەرستار تۆزێک ڕێزی کەم بوو ئەو کاتە وایە کرد کەوا ببێتە ئیجباری ئەوە وای کرد تاینەکە بکرێ پەرستار بەرەو پێش بڕوا و پەرستار بتوانێت
خزمەتێکی باشی بکە بەڵام لەگەر دەست بە کاربوونی حکوومەتی هەرێم بۆ ماوەیەکی کەم بەڕاستی تەعینات نەما پەرستاریش یعنی نەیتوانی ئەو خزمەتانە بکە لەبەرەوە ئایا پەرستار بتوانێت لە شەو تا بەیانی ئێشگر بێ و خزمەتی نەخۆش بکە و بەیانی بچێتە ماڵەوە موچەی نەبێ و خواردی نەبێ و ماڵی منداری خۆی بکە ئەوە هەموو تەسیراتی جانیبی هەبوو لەسەر پەرستاری و بێ بەرنامەی بەڕاستی وەزارەتی تەندروستی شێمە دەمانەوێت ئەگلەیەکی ئاوا دەکەین باشە ساڵانە ئەو هەموو کارمەندە تەقاعود دەبێ وەزارەتی تەندروستی باشە ئەو هەموو دەرەجە وەزیفیە دەمینێ کاکەدا لە بڕی ئەوە ساڵانە پۆلێک لە کارمەندانی تەندروستی تەعین بکە بۆی ئەو شوێنانە پڕکەینەوە دوای ئێستا کارمەندی تەندروستی وەکو پێشتر نەمایە هەر پەرستار بێ 25 توێژن بەشی چاوە بەشی نیوتریشنە بەشی هەموو شتەکان کراوە ئەوانە هەموو وای کردووە کارمەندی تەندروستی زۆر بووە لەبەرەوەی تەعینیش ناکرێن هەمووی ماونەتەوە شەهادەکانیان ساڵانە ئێستا وەزارەتی تەندروستی بەرەو پیربوون دەڕوا لەبەرەوەی لە 2014ەوە خینی تازەی تێنەکرایە کارمەندی تازە نەهاتووە هیچ بکە بۆیە خزمەتگوزاری پەرستاری بەڕاستی لاواز بووە لە دام و دەستگاکانی تەندروستی هەرێمی کوردستان بۆیە پێویستە حکوومەت بەپەلا یعنی کارمەندی تەندروستی دەست بکاتەوە بە تەعینکردنەوەکە و بەشی خۆمان لە تەعینات لە بەغدا وەرگرین مرکزیان کە هەیە ساڵانە دەکرێت ئەو بەشە کە خینی تازە بڕێژینە ناو وەزارەتی تەندروستی و بتوانین خزمەتگوزاری لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان بکەیت و وەکو پێشتریش ئاماژەم بەوەمدا بەڕاستی وەزارەتی تەندروستیش وەکیل و وەزیر و وەزیرەکە لە ململانەی ئەوە لەسەر سەلاحیەتی دامێت سەلاحیەتی نەدامێت خۆی مەفروزە وەکیل وەزیرەکە بۆ خۆی لەگەر مدیر عام و لەگەر مدیر ئەوەکان هەستا ئەو نەخۆشخانە ئەهلی ئەو هەموو سنتەرەی هەیە هەموو بەسەر کاتەوە هەلی کار بۆ کارمەند بدۆزێتەوە کاکە بابزانێ ئەوە خەڵکێکی زۆری ئەجنەبیمان هاتووە تورکە عەرەبە عەجەمە عەرەبی دەرەوەیە لە تورک ئەوە هاتوون ئەوانە هەموو وا ئیش دەکەن لە ئەوەکان وەیە سندیکا دەفتەری کارکردنی بۆ کردن و ئایان بۆ کردن ئێمە پێویستە سندیکا لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ سندیکاکانی تری هەموو ئەوانە کۆبوونەوەی ساڵانە بکرێ بۆ ئەوەی بتوانن بەرنامەیەک داڕێژن چۆن بتوانین سەرجەم داواکانی پەرستاران بگاتە جێگەی خۆی دەست خۆش سپاس بۆ محەممەد عەبدولقادر پەرستاری دێرین کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبوو هەروە سپاس بۆ ئێوەش کە ئەمڕۆ لەگەڵمان نبوون سپاس بۆ ئەمیرە عەبدوڵڵا پەرستاری دێرین هەر بمێنن بەڕاستی پەرستاران پاڵەوانی بێدەنگی کردی تەندروستین هەر بمێن هەروەها سپاس بۆ خەڤاڵ یاسین و تەبێشی سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان لە عالەم سیستەمانی کە لەگەڵمان نبوون سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەش یادی پەرستارانیش پیرۆز بێت دووبارە